سەردانکردنی نەخۆش بۆ نەخۆشخانەکان لە ساڵی ڕابردوو 253970 نەخۆش سەردانی کردووە، 73379 نەخۆش سەردانی شاریەکانی کردووە، 9908 نەخۆش سەردانی مەڵبەندە تەندروستیەکانیان کردووە، لە بنکە تەندروستیەکانە 56747 نەخۆش سەردانی کردوون. ئاماری نەشتەرگەری گەورە لە ساڵی ڕابردوو 777 نەشتەرگەری گەورە کراوە، 50 نەشتەرگەری بچووک ئەنجام درراوە، 1020 نەشتەرگەری مامناوەند ئەنجام درراوە. کۆی گشتی نەشتەرگەریەکان 1847 نەشتەرگەری بووە. لە ساڵی ڕابردوو 1644 منداڵ لەدایک بووە. لە بەشی تیشک لە بەشی ڕاقدین لە قاوشەکان 25985 تیشک ئەنجام درراوە، لە بەشی ئیستیشاریەکان 3673 تیشک ئەنجام درراوە، لە مەڵبەندەکان 5052 تیشک گیراوە، لە سنتەری تیشکی شەید محەممەد 1389 تیشک گیراوە، لە سنتەری شتنەوەی گورچیلە یان سنتەری گورچیلەی دەستکرد لە پارێزگای هەڵەبجە 816 سەردان کراوە. سەردانانە بۆ نەخۆشانەیەکەوە بۆی نەخۆشی گورچیلیان سست ئەبێ و غەستی گورچیلیان بۆ کرد یان سەردانی پزیشکەکەن بۆ ئەو مەبەستە. لە سنتەری ددان 12070 هاوڵاتی چارەسەری بۆ کراوە، لە سنتەری چاو 6170 سەردان کراوە. لە هەموو تاقیەکان نزیکەی 1816 پشکنین کراوە. لە بەشی ئیکۆ کە ئەم ساڵ لە ساڵی ڕابردوو بە خۆشحاڵی و بەسپاسەوە بۆ کاکتۆر محەممەد کە بەشی ئیکۆمان کردووە لە خستخانی مناڵان، نزیکەی 345 ئیکۆ ئەنجام درراوە بۆ منداڵ. بەنسبەت پزیشکی پسپۆڕەوە زۆر سپاسی وەزیری تەندروستیەکەم کە زۆر هەوڵ ئەدا ئەوەی کە لە بەردەستایە، ئەوەی کە ئامادەیە بتوانێت زۆرترین ژماری پزیشکمان بۆ دابین بکە و بەردەوامیش پزیشکی بۆ دابین کردوین. حالیان ئێستا لە دابەشکردنی پزیشکەکانە لەم هەفتەیە کۆمەڵی پزیشکی تریشمان بۆ دێت، هەم لە پسپۆرە جیاوازەکان لە بەشی هەناوی لە مناڵان لە مناڵبوون لە هەموو بەشەکان ئەوەی کە دەرچوون ئەو پزیشکانی لە خوێندن بوون و دەرچوون تەواویان کردووە.